بەهۆی دەنگی دلێری دژی ستەم و نادادی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ماوەی 6 ساڵی کاری پەرلەمانتاریدا ئەم پیاوە و هاوڕێکانی لە ئەنجومەنی شارەزووری کۆمەڵی دادگەری هانداوە ڕووسورانە داوای دووبارە بەخشینەوەی متمانەی هاوڵاتیانی شارەکەیان بە ئەحمەدی حاجی ڕەشید بکەنەوە. لە بەرامبەریشدا بەرپرسی ئەنجومەنی شارەزووری کۆمەڵی دادگەری دڵخۆشی خۆی بە پێشواسی بەشێکی زۆری هاوڵاتیانی سنوورەکە ڕاگەیاند و وتیشی گەڕان و سەردانەکانیان تا کاتی هەڵبژاردن لە سنوورەکەدا بەردەوامی دەبێت. زۆر دڵخۆشین بۆی کەوا خەڵکی ئیسیجابەیەکی باشیانەیە و وعدی باشە دەن بۆی کەوا دەنگ دەن بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بە تایبەتی کە ئێمە لەم سنوورین زۆر خۆشحاڵین بە سەردانەکانمان بۆیە دووبارە یەکەینەوە کە جەماوەریش لەگەڵمان بێت بۆ ئەوەی کەوا بتوانین ئەو ئەندام پەرلەمانانەی کەەوە حەقبێژن بیانگەینە بەغا لەوێ داکۆی بکەن لە مافی هاوڵاتیان. ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی شارەزوور و هەورامان نەیشاردەوە. لە سەرەتادا ترسێکی زۆریان هەبووە پیلانی دەسەڵات سەرکەوتوو بوو بێت و خەڵکێکی زۆری ناڕازی بایکۆتی هەڵبژاردننی عێراق بکەن. بەڵام دوای گەڕانەکانیان ئەم ترسەیان ڕەویوەتەوە و هاوڵاتیان دڵنیاییان داوە گۆڕەپانەکە بۆ ستەمکار و گەندەڵکاران چۆڵ ناکەن. بەڕاستی هەندێک بۆچوون هەبوو لەوە پێش کە خەڵک بایکۆتەکە، بەڵام ئەوەی ئێمە لەمسمان کرد لەم سەردانە نەخێر خەڵک بایکۆت ناکە، خەڵک سوورە لەسەرەوەی سزای گەندەڵکاران بدە، سزای خۆرخاران بدە، سزای ئەوە بداکەوە خزمەتی بە میلەتە نەکردووە. بۆیە مای خۆشحاڵیمان کە بڕیاریان داوە دەنگ بە خەڵکی ڕازگۆ و بە شەفاف و بە دادگەر بدەن. خوازیارم دەنگەکانیان بۆ کۆمەڵی دادگەری بێت. کۆمەڵی دادگەری کوردستان بە 5 کاندید بەشداری هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کردووە. دەیەوێت لەم ڕێگەیەوە بەرهەمی چەند ساڵی داکۆکیکردن لە چینی چەوساوە و هاوڵاتیانی هەرێم وەربگرێتەوە. بۆ ئەو مەبەستەش سەرجەم کاندیدان بە پاڵپشتی ئەنجومەنەکان لە سەرجەم شار و شارۆچکەکان لە سەرخستنی کۆمەڵەکەیاندان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزوور.